بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی خزمەتگوزاریە تەندروستیە حکوومیەکان لە هەرێمی کوردستان بەگشتی و لە سنووری سلێمانی بەتایبەتر کەمێک فۆکەسەکەینە سەر ئەم چەند ڕۆژە قسەباز لەبارەی ئەوە بوو کە خزمەتگوزاریە تەندروستیە حکوومیەکان تەواو پەکیان کەوتووە ئیترا وڵاتیە بێ پەنا بەرێتە بەر نەخۆشخانە ئەهلیەکان پارەی هەیەیان یە کەیفی خۆیەتی دەبێت بچێت لەوێ خۆی چارەسەر بکە. گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ڕێڵ فەریدون بریکاری وەزارەتی تەندروستی. دکتۆر سڵاو لێبێ. زۆر سپاس کاکڕۆ بەخێرات سەرچاو. مەمنون سپاس. دکتۆر بێگومان گوێت لەو لێدوانانە بووە لەبارەی خزمەتگوزاریە تەندروستیە حکوومیەکان لە سلێمانی بەتایبەت. بۆ با بڵین بۆ گەیشتوین بە ئێرە هاوڵاتی ناچار بێ چێتە نەخۆشخانە ئەهلیەکان. بەڵێ من بەردەوام حەزم کرۆ ڕاشکاوانە لە کەناڵەکانە قسە بکەم بە تایبەتی لە کەناڵی کورسات بۆی ئەوەی ڕاستیەکان و خۆی دەرکێ من نەک ئاگادارم یا بیستومە ئەین لە نزیکەوە ئاگادارم و لەگەڵ ئەو لێدوانەش بووم کە برای بەڕێزم کاکتۆر سەوا بەڕێوەبەری تەندروستی سلێمانی دای لە خستنە ڕووی ئەو واقعی کە هەیە ئەو مەترسی کە بەڕێوەیە چۆ بە خۆتە نەزانن تەندروستی سێکتەرێک نییە بڵێن ئەمڕۆ هەموو شتێکمان کامیل کرد و دایەخین کرفتمان نەماوە ڕۆژانە کێشە دروستە بێت چکە هاوڵاتی ئەنی ڕۆژانە ئەگەری ئەوەی هەیە هەمووی سەردانی بنکەیەک نەخۆشخانەیەک سنتەرێکی تایبەتمەند لە کەتی تەندروستی و گشتیا بکە کێشەی نەبوونی پێداویستی وەکو پێویست یا کەمبوونەوەی ئەو پێداویستیانەی کە خزمەتگوزاری پێ ئەنجامەدرێ لە دوای کێشەی ئابوووریەوە لە 2015 بەردەوامە بەڵام ساڵ بە ساڵ بە شێوازی لە شێوازەکان گۆڕانکاری یاخود بەشێک لە تواناقی کەمترە بێتەوە تا بیدایەتی 22 کە ئیتر کێشەی نەختینە لە ناوبانقەکانی سنووری سلێمانی بەڕاستی تر دەرکەوت کە نەختینە کەم بۆتەوە و نەختینە بۆ خۆی گرنگە لە پاڵ ئەمەشا بە خۆت ئەنی جەنابتان باش زان و بەردەوام ڕووماڵەکەن کێشە لە نێوان بابەتی داهاتی نانەوتی و ئەوە هەیە کە ئێمە چەند جار لەگەڵ باقی ناوەندی هەرێم و برای بەڕێزم کاکتۆر ماکوان و کەسانی پەیوەنددار تەنانە وەزارەتی دارایی چ خۆمان دواتر بەرزکردنەوەی بۆ ئاسێکی باڵاتر و کە ئەم بابەتە ئاسان نێمامەڵی لەگەڵا بکرێ بەڵام ئێمە وەکو وەزارەتی تەندروستی لە قۆناغێکە لە 3 ساڵی ڕابردووە ئەو پارەی کە ماگانە تەخسیس کراوە بۆ بەڕێبەرێکی گشتی کە بتوانێت پێداویستەکانی خۆی پێدابین بکە ماگانە 7 ملیار دینارە ئەم 7 ملیار دینارە وا بەڵێن بوو کە خۆی کەمتر بوو 6 ملیار بوو و جیاوازی هەبوو لە سەرفکردنیە چکە تا چواردە و کێشە ئابوووریەکان سەقف نەبوو بۆ دابینکردنی پێداویستی چەندی ویستۆ بۆیان دابین کردووە دوای و سەقف دروستە بێ بەس دەم سەقفیان نەحەقێک بەرامبەر بە سنووری سلێمانی کرابوو نەحەقێک کە لە 38 و نیو شتێک زیا ئەهات 43 نەئەهات بەو شێوازی کە تا ئەم دەقەیە مامەڵە لەگەڵەکرێ لە داهاتی شار لە 100 ئەو نەئەدات سلێمانی کۆیش 104 بەس لەگەڵ هەولێرایە کە 143 بە 53 بە 47ەکە دوای زیادکردنی بۆ 1 ملیار کە من داوای زیاترمان کرد باش بوو گۆڕانکاری بەسەرهات و دەروی شارەکان زیاتر سوودمەند بوون بنە ڕاپەڕین لە 150 ملیۆنەوە بوو بە 450 مانگانەوە هاکەزا بۆ هەم گەرمیان و هەڵەبجە بە پێی قورسایەکە یا گەورەی ژمارەی هاوڵاتیان و ئەوەی کە ئیشمان پێگوت تا ئەم ڕاپرسەی کۆتا کە جارێ نەگاتە گشتگیر نەکرا و کاری لەسەر ناکرێ و پێویست بەرحاڵ بڕیار وا بوو ئەم 7 ملیارە ماگانە 5 ملیاری لەسەر بەڵێنی ئەنجومەنی وەزیران و جەنابی سەرۆکی دیوان بە هەمانگی لەگەڵ وەزیری دارایی وەزارەتی دارایی کاسەردانی ئێمەیان کرد لە وەکو سەرۆکایەتی دیوان بتوانرێ 5 ملیاری دابین کرێ ماگانە بە نەختینە کە ئەمە بۆ ئێمە زۆر شتێکی گرنگ باش بوو وتمانی تر ئەبوژێتەوە بەڵام بەداخەوە بە نمونە کە باس لە سلێمانێکین ساڵانە 27 ملیاری تەخسیس کراوی هەیە تا ئەم دقەی من و تۆیا تا تەسەوڕەکەم ئەم بەیانیە بەشێ لە پارەیان بۆ ئەودابین کرابێ بەڵام تا ئەو ڕۆژەی کە برای بەڕێزم ڕۆژی جومعە بوو پێکەوە لە کۆنفرانسێکا بووین و تا باسکرا کە ئێمە 2 هەفتەیەکایی لەسەرەکەین تانەت جەنابی وەزیرش لەگەڵ هەم مەکتەبی جەنابی کاقوباد و خودی جەنابی کاقوباد و وەزارەتی دارایی قسەیان کردووە کە ئەم کێشەی لە وەزارەتە لە بانقی ناوەندی هەرم لەکوێیە لە سلێمانی تا ئەم دقەیە بای 4 ملیار دیناری وەرگرتووە ئەنی تۆ ئێوە کۆتایی ساڵە گرفتەکە لەمە ینی ئەمە چۆن ناڵم خەریبی لەمە 7 ملیاری وەرگردە خۆی 27 تەخسیس کراوە ئەبێ بدرێ ئەبێ دابین کرێ بە کۆی ساڵەکە بەڵام چەند ساڵێکە نەتوانراوە 14 دابین کرێ 10 11 12 9
بۆ لەبری نەختینە نییە بۆ کەڵەکەبووی قەرز لەلایەن کۆمپانیاکانەوە کە ئەوان دابینکردن چۆ بەشێکمانێمە لە بەغاوە دێ بە هەندێک تایبەتمەندی چ دەرمانی هەم شێرپەنجە و بابەتەکانی کە ئەوەکو شارێکی عێراق دێ ڕاستەوخۆ بۆ شارەکان بەدەر لەوە خۆمانەی کڕین داوائیرەی کڕێت چکە لە لای وەزارەتی تەندروستی بابەتێکێ دەسەڵاحەتی مدیر عامەکانە بەڕێوەبەر گشتیەکانە ئەم بابەتانە یەکلاییکەن و نایەتەوە وەزارەت بۆ هەندێک بابەت نەبێ تا ئەم دقەیە بای 7 ملیار شت کڕاوە 4 ملیار دراوە قەرزدارێکی زۆری کۆمپانیاکانین کە ڕقەمەکە نازانم بەڵام دڵنیام سەر و 20 ملیار قەرزارە بەس شاری سلێمانی ئەم بابەتە کە کۆمپانیەکان دێن وا ڕێکەوتون هەولێر بە نوعێک شارەکانی کە تایبی شارە گەورەکە قەرزی لایە بەس کە ماوادیکەی بۆیێنێ ئەو ماوەدە یەکسەرە داتێ پارەکەی ئەداتێ یەکسەر بەڵام نەبوونی پارە کەواتە تەندەر نییە پێداویستی نییە کۆمپانیاکەش کۆمپانیای خۆمانە خەڵکی ئەو وڵاتەن پارەیان پێنەماوە یاخود تەزیقن بۆیە تۆ پێویستە پرۆسەکە بەردەوامی بکەیت بۆیە بەڕاستی ئەنی بە ناچاری ئەو قسانەکرا کە واقعەکە هەموو خەڵک بیزانێ ئەم بابەتە بۆ تەنها لە شاری سلێمانی بابەتێک کە باسمان بیسم پرسیارە بکەم بڵێ ئایا من بۆ هەولێر و دۆکیش بەو شێوازەیە تەخسیسەکانی ئەوان چەنە بەەوە زانیمان سلێمانی 27 ملیارە هەولێر چەنە دۆک چەنە و ئایا بۆ ئەوانیش بەو شێوەیە بۆ نمونە یەک لەسەر دەیشی سەرف نەکراوە تا خۆی بووکو باسم کرد بە کۆ 84 ملیارە حوانی 7 ملیارە تەمان هەولێر شتێک لە سلێمانی زیاترە وەکو مرکز تەمان دوای جیابوونەوەی دروستبوونی داری سەر بەخۆی سۆران بەشی چێتەوێ لەگەڵ کۆیە هەولێر دووەکو زاخۆش پێکەوەن ئەنی بەشێکی چۆتە ئەو شوێنان ئەنی ڕقەمەکەم لەبەر نییە بەڵام لە سلێمانی زیاترە هەولێر بە حکمی ژمارەی هاوڵاتیان و پایتەختی ئەنی خەدەمات لەوێ بابەتەکە نوعێکی کە بوو پێش وتر لە سلێمانی تا گرفتی نەختینە دروسە بێ من چەند جارێک باسم کردۆ لە ڕێی کەناڵەکەی بەڕشتانەوە لە سلێمانی هەفتانە کە کابرایکی کۆمپانیا هاتۆ بەڵێندەرێک ینی ئەگەر سەداسەدی پارەکی نەدرایەتی 1970 پێ ئەدرا لە هەولێر وانە بووە لە هەولێر لە 14 تەقەشوفۆم هەفتانە 100 لەو بڕەپارێ درا بە کۆمپانیاکان هەندێک جار شتێ زیاکرابێت تا 102 بۆی ئەم بابەتە کە دواتر لە ئەنجومەنی وەزارەتی دارایی بڕیارێکیدا هەولێری سلێمانی شوە کۆدێرکردەوە بوو هەڵایەکی گەورە دروست بوو وتیان ناتوانین سلێمانی بۆ شێوازە نهاتۆ قوبوڵەکەن لێرە قوبوڵیان لەوێ بووە هاتۆ کۆمپانیاکان ئەنی لە سەرەتاوە وتوانە ئێمە بە ناتوانین لە هەفتان لەو نەزیاترتان بینێ بۆیە هەندێک جار پارەی تەخسیسکردنی دەرمان و پێداویستی لە هەولێرەوە خراوەتە سەر سلێمانی لە سلێمانی پارەکەی بۆ دراوە ئەمە لە ڕابردووە ئەمە شتێک نییە تەنانەت کۆڕۆناژ لە سەرەتا لە 2020 لە 44-45 میلیارد دینار لە بانقی باخان 20 ملیاری بۆ هەولێر دووەک سەرف کراوە کە نەختینە لە سلێمانی زۆر بۆ سوودیان لێبینیوە کە نەختینە نەماوە لێرە ئەوان ئەڵەن داهاتی خۆت بۆ خۆت و لێی خۆت سەرفیکە باشە ئەم تێڕوانینە بەشێکی کەمان هەیە ئێمە ئێستا گرفتێکی کەمان هەیە ینی ئەم تەوان ببوورە لە شاری هەولێر بابەتەکەوانێ من زۆر باشکرا لە ناو ئەنی ئیڤنتی گەورەیە ئەم قسەیەم کردووە کە خەدەماتی تەندروستی لە کەرتی گشتیە شاری سلێمانی خەڵکەکەی وا ڕاهێناوە ئیدارەدانی هەر لە سەرەتای پشتگیری جەنابی مام جەلال کە بۆ خۆی نەخۆشخانەی هیوا کە پشتی گرت و نێژ خەڵک لە دەرەوە پارە بدا بە دکتۆری پسپۆر خۆی دابینی ئەکرد نەخۆشخان دەستگای تەندروستی پێشمەرگە و نەخۆشخانەکانی شۆڕش پزیشکاین دادوەری دا پێدانی بڕێک پارە و کۆدەل عیادات ئەمانە هەمووی دواتر بەڕاستی هەم هێرۆخان بەسپاسەوە و کاقوبال لە ئێستا و جەنابی کاک پاوڵ و شانازخان بەردەوام ئەمانی کەیان بینین دانەبراون لە ئێستا ئێمە نزیکی 120 میلیۆن دینار بە زیاوە لەیان ئیداری گشتی خەرج ئەکرێ بۆ کارمەندی خۆبەخش کە نەخۆشخانەی شار نەخۆشخانەی مناڵان نەخۆشخانەی هیوا کە ئەم شتە لە شاریکانیە کە لە هەولێر باسیەکان ئێمە لای ئەمە شتانە نییە بەڵام ئەگەر ئەمە نەبووە ئەم بەردەوامیش نابۆ لەبەرەوەی کە هاوڵاتیان بتوانن ئەگەر 150 جاری جاران بێ بەڵام خەدەماتی کردی گشتی کە فریاکەوتنەکانە ئینایە مڕەکەزەیە کۆمەڵە شتی گشتگیر هەیە کەمانە پیانوتێ پرایمەری هێڵت کێر خەدەماتی ئەوەلی کە ئەبێ ئیجباریە جابیکرێ بەڵام لە هەولێر وانە لە هەولێر من وتومە لە 170 خەدەماتی کردی گشتی نەماوە هەمووی خەدەماتی کردی تایبەتە لە هەولێر لەوێ خەڵکەکە وا ڕاهێنراوە ئەگەر درۆ بکەم یاخود عەفو هەڵم کردبێ لە 170کە بەڵام لە 100 میلیۆن لەم 50 تێپەڕانوە ئەیندەوەی خەڵکەکە ئێستا وا ڕاهێنراوە خەدەماتی کردی گشتی زۆر کەمە باشە بەڵام لە سۆران بەرنامەیەکی کە هەیە ڕاهێنراوە یان پێشکەش ڕاهێنراوە نییە ئەچیتە دەوام ئەو خەدەماتە نیە ئەو بابەتە نیە ئەو ماوادە نیە من ناڵم خەتای دکتۆرەکە یاخستەمەکەی بەس ئاوا هێنراوە
لە پێشم بەڕێوەبەری گشتیەوە لە پێ جنابی وەزیرشەوە کە بەڕێوەبەری گشتی بۆ لەوێ ئەمانە ئەو ژینگەیەوا دروستکراوە خەدەماتی کەرتی گشتی لە هەولێر وەک پێویست نییە بە خەدەماتی کەرتی تایبەت ئێتر هاوڵاتەکەی دەوڵەمەندرا داوای ناکە بابەتیشکێ بەڵام سلێمانی ئەم وەرکی کە لە خەدەماتی گشتی بەردەوامە تۆش ئاوا تەزیقە بێت ناچارە بێ هەڵاکی گەورە چۆ خەڵک ناتوانێت بچێتە کەرتی تایبەت فێر نەبووە بۆ هەموو شتێ بچێتە کەرتی تایبەت لەلایەکی کەشەوە کۆمەڵە خەدەمات هەیە مەسەرەن بنمونە باسی عینای مڕەکەزە کە خەدەماتێکی گشتگیر ئێمە جاران لە تەواوی خستخانی تعلیمی 8 بێتمان هەبوو 6 بۆ 8 ئێستا 25 بێت بە بەردەوامی هەیە چەند بێدێکشمانێ بۆ دوای عملیات ئەوانەی کە مەشاکلی حەوادیس و نیۆرۆسێرجیانە بێ خستخانی شۆڕشی 6 بۆ 8 بێدیان هەیە وای کەن بە 12 بێت نەخۆشخانەی ئەڵمانەکە کەمان بۆ دروست بوو لە قڕگە دوایی کرا بە نەخۆشخانەی تایبەت بە نەخۆشی گوازراوەکانی سیر ئێمە لەوێ 29 بێدی کەمان هەیە کە لە تەنیشتی کەنەدەگە توانین بیکەنە 40 بێدی عینایە هەموو جیازێکی تایە باشە کارمەندیشی بۆ دامەزرێنراوە باشە قوربان لەبەری تەنها سیتیە و 1-2 جیازمانێ و مادابی ناکرێت پرۆژەیەکمان هەبوو بۆ ئەنجومەنی وەزیران لەلایەن بەڕێوەبەری شتەندروی سلێمانی بیکەین بە سێمی پرایڤێت لە باتی هاوڵاتێک شەوێک 900,000 با 150,000 با ئەنجومەنی وەزیران ڕەفزی کرد بۆچی وەڵاهی بۆچیەکەی نەمانزانی بۆچی ئەڵێ ئەمە ناکرێ بەڵام لەلایەکی کەوە گرفتە ئەساسیەکەی ئەمە چیە ئێستا دامینکەری دەرمان دامینکەری پێداویستی پزیشکی دابینکەری پێداویستەکانی کە من چەند جارێک باسم کردو مەسەلی ئەم تەندەرانەیە کاریگەری زۆر خراپی لەسەر کەرتی گشتی دروست کردووە بنمونە من ئامارێکم لای و لە ئەنجومەنی وەزارەت شە باسم کردووە ئێستا خەدەماتێک بنمونە بۆ هاوڵاتیانی بیانی کە دێن بە ناوی ئیقامەوە نشتینگەوە وای کردووە لاوەی کە خزمەت گوزاریەکان داهاتی داقی مرکزی هەولێر تە من لیژنەم ناردۆتە ئەوێ بینیوێتی و بەڕێوەبەری گشتی نەیوتۆوانیە بە پێی عەقدێک 170 داهات درراوە بە کۆمپانیایەک هی حکوومەتەکە سای حتا توی تۆ بە داهات لە 400 میلیۆنەوە لە مانگی سیاتۆتە 10 میلیۆن دینار لە مانگی 4 چەند هێندا بەزیوە ئەجا ئەمە ئەگەر ئەم هەموو پرۆسانە ئەم هەموو تەندەرانە بچێتە بواری جێبەجێکردنەوە گریانت بۆ خۆت دێ و بۆ هاوڵاتیانە دێ تەمان لە شاری سلێمانی و دەور تا ئەم دەڤرە جێبەجێ نەکراوە بەڵام جێبەجێکرێت چکە لە بەرامبەرە سەداسیەکەی خۆیان داوەتۆ بە ئێمە ئەوە کە حەقی وەزارەتی تەندروستی بووە بەڵام بەداخەوە تا ئەم ساتیم تۆ قسەکەین لەولێ دۆک جێبەستیەکە نەدراوەتەوە یعنی تۆ بەردەوام ئیش لەسەر دابەزاندنی داهاتی کەرتی گشتی بکەیت حکوومەتکەی من ئیشی من ئەوەیە خەدەمات پێشکەشکەم کەی تەندروستی پارەپایاکەر نییە بەڵام ئێمە کۆمەڵە خەدەماتە بین بەڕێوە تۆم داهاتم بەم هێندەدا ئەبەزێنیت تەندەرەکانیش کرد بە هەمان شێوە بدڵنیا دەکەمەوە ینی حکوومەت ناتوانێت لە ئایندەیە ئەم هەموو پارێ بە پارەکەی خۆی نییە بیدا کەنایدا لە ئەنجامە لە مستەقبەلە کێشەی موچە چارەسەرە بێ بەڵام ئاوڕەداتەوە هاوڵاتێک کە بەشێکی زۆری پارەکەی بە هەدەر چوشکە بێ بخۆی ئیزافەی کازیادەکە بدا ئەنی ئەم بابەتە تۆزێ دەرچوون بەڵام هەر پەیوەندی بەمەوەیە بۆیە ئەگەر ئێمە ئەم بابەتی ئێسمان پێ چارەسەر نەکرێ ئەم بودجەی کە تەخسیس کراوە چکە لە ئایندە ئەبێ ئەم بودجەیە زیاد بکرێ ئەو تەندەرانە زیادی کردووە فەحسی زیاد کردووە فڵانی زیاد کردووە خەدەماتی زیاد کردووە پرۆژەیەگێ من هەر بە ڕۆژی هێنی لەو کۆنفرانسی دیداری سلێمانی کارمەندانە باسم لەوە کرد کە باز لە بەهێزکردنی خەدەماتی سەرەتایی ئەوەلی کە پرایمری هێڵتکەری چێلەوانە ویقایە و خۆپارێزیە کە ئێمە لە کۆڕنا هەموو دنیا تێگەشت و خەڵکانی وڵاتێمە کە چەند گرنگە هاوڵاتی نەخۆش نەکەیە کە من بۆ خۆم پسپۆری خۆمە ئەنی ئیش لەسەر هاوڵاتیەکەی نەک نەخۆشێک لە ناو نەخۆشخانە ئیشە لە داهاتەکانی ئەم شوێنە کە لە سلێمانی پێڵ نەخۆشخانەی شیرەکە شیکاریکردنی کۆمەڵێ تاقیگەییە بابەتە بۆ پیشەوەرای ناو شاری سلێمانی ئەکرێ خەڵکەکە لە هەموو شوێنێ وایە سەخەریکە ئەمەژەکرێ بە تەندەر و ئەدرێ بە کۆمپانیا کە بڕیاری بۆ دراوە بەڵام بە هەندێشت ڕاگیراوە شوێ داهاتی حکوومەتی سفر کردوێتەوە ینی قسەکە لەمێ داهێمەش بدرێ بە کۆمپانیا هەمووی داهاتی حکوومەت کە سفرەکرێ زۆر کەمەکرێتەوە کاتە تۆ پارەدنی ئەمەی کە ئێسش دایە دابینی بکەیت بۆیە ئەگەر بەڕاستی ئەو پشکنینی بۆ نمونە کارمەندەکانە هەمووی یعنی ئەوەشی کە هەیە زۆر خراپدا ئابەزێ 27 ملیارەکە بکەن بە 50 لێ نایەن بەڵام سپاس بۆ خۆی قسەکە لەمە ینی تا ئەم دقەی ینی ئەمە حەقی شانازیە بەڕاستی کە هەموو جارێک من قسەیەکمان هەیە ئیکێنڕی لە شاری سلێمانی ڕاستە تازەیە بەڵام لە زۆر بابەتەکانە داهێنەرە یەکەمە توانێتی کۆمەڵە شت بکە بەڵام ئیدامەدانەکەی کە تۆ بڵێن بڕێکت پاڵی مانگی من
ڕۆژی هەزار نارێن بە مناڵەکەم کە چێ بۆ مەکتب بەس کە من نتوانم هەزارەکە دابی کەم چۆن ئەیخەمە مەکتبێکی هەلی 5,000 بدەمێ ئەمان هەمان بابەتە تۆڵی من تەخسیسم 7 ملیارە من نیمە 7 ملیارەکەی بەمێ ئەو تا لە سلێمانی هەموو هەرایەکمان هەیە و بڕیارە تا کۆتایی ساڵ 10 ملیار 11 ملیارێک سەرف کرێ بەمەی کە کراوە لەوە زیاتر ناکرێت چۆ 4 مانگە بەڵام سوودی لێ ئەبینێ زۆر کەمە هەر زۆر کەمە بەڵام لەوە باشتر کە تۆ 4 ملیاریا کڕێکی کەم چکە تۆ بەتوانێت بەو حاڵەتەی کە هەیە بەکەمکردنەوەی چەند خەدەماتێکی بەسیط کە زۆر گژگیر نییە بەردەوامی پێ بدە بەس ئەگەر ئەم هەموو تەندەرە و ئەم هەموو کە پێمان وتراوە ئێمە بجەزیا ئەکەین من بە موجەکەمە ناتوانم بمەڕێ و لە سایە 50 پێدابی ناکرێ ئەی بەکەر بودجە زیاد کرا و ئەوە زیاد کرا بۆیە بابەتەکە هیوادارم لە گەنگەشەی ئەم بابەتە لە کەناڵەکەی بەڕێستان و کەناڵەکانی کە دەسەڵاتداران زیاتر بەوردی سێری سێکتەی تەندروستکە سێکتەی تەندروستی ناتوانانی تۆ کەرتی گشتی خەدەماتی دابخەی بۆیە تاکە بیرۆکە ئەوەیە سیستەمی هێڵث ئینشورانس کە بیمەی تەندروستیە بێنەکایەوە کە لەم چەند سەردانەی تەندروستی جیهانیش خەریکی ئەمە لەگەڵمانە وەلە نێ وەزارەتیان نێبێت لەوە حکومت لەوە تێبگا کە ینی ناکرێ بێوێت لە وەزارەتی تەندروستیش لە نەخۆشیش قازانج بکە خزمەت گوزارێ لە جیهانە وایە بێ حکومت پاڵپشتی بکە بەس ئێستا حکومت تێرم خەریک ئەنگاوەکانی بۆ وەڕاستەیە ینی قازانج لە نەخۆشیش وەربگرێت وڵای ئەوەی ناڵم خەریکە ئەوەی دیکە لە بەردەستمانە بڕیارە و دۆکمنتەوە ئاڵێ ئەنی قسەی ئەڵێ قازانج لە نەخۆشیش داهاتی حکومت کەم بکەنەوە نانە داهاتی حکومت کە حکومت خۆ دەزانی بەرنامەی ئەساسی هەیە داهات زیاد بکە داهات کەم بکەنەوە بەس بیان بە کۆمپانیا بەڵێ قوربان سەدا هەفتە حەقی ینی پارەی حکومت کەم بێتەوە بودجێ حکومت با کەم بێ کێشە نییە بۆ کۆمپانیا بێ تەسەورە ئەوە بابەتێکیکەیە بەڵام وەرە تەسەوری ئەو بابەتە بکانی ئەو تەسەوری کە ئەم داهاتەش نەمێنێ ئەم پارێژ نەگەڕێتەوە وەزعمان خراپە پارەی پێداویستی تەخسیسکراومان بۆ دابین ناکرێ قوڕ بەسەرمان بۆ دوای ئەوە چی لەسەر دێ بۆی هیوادارم بە هەمومان بە هەموو بڕیار بەدەستان لە جەنابی بۆ ڕێگری هەیە لەمە لە ماوەڵی حکوومەت وڵاهی ئێمە کردومانە و هەندێک لەو بابەتانە تام دەقێت لە سنووری سلێمانی جێبەجێ نەکراوە بەڵام هێرشەکە یاخود فشارەکە گەورەیە من بە نمونە بابەتێک باسەکەم نەخۆشی شێرپەنجە کۆمەڵە دەرمان لە بەغ عێراقەوە دێ بۆمان تەمان بەسەوکو جارانیش نەمام هەموو وڵاتێک دوو کەس هەن هەمان نەخۆشی شێرپەنجیانێ بەڵامیشان لە قۆناغی سەرەتایشان لە قۆناغی کۆتاییە بەغاوای لێ کردو هەموو شارە لیژنێکی زانستی هەبێ ئەبێ بە دۆکمنت بیسەلمێنی کە تۆ یاوتە بە کەسێک سوودی لێبی نادرێ بە هەموو هاوڵاتیەکە ئەمە بڕیاری بەغایە چۆ دەرمانە گرانبەهاکان ناتوانێت دابینی بکات چەند ئێستا معمەلیش لە ناو عێراقا هەیە بە پێی یاسای حیمایی منتوجی داخلی ئەبێ لێوی بکڕێ بەڵام ئەوەی کە کێ دابینیەکە کۆمپانیایەک دابینیەکە کە بۆ داخەوە چۆتە بواری جێبەجێکردنەوە بەڵام ڕۆژێک من بابەتی هاتە بەرچاوم لە هەولێر لیژنەیەکم ئەنی بتابعام کردنەک لیژنە ئیشی من نییە لەسەر بابەتێک چۆ ئەم دەرمانە یا ڕێی کۆمپانیەکانی کە ئێستا هەیە ئەیکڕن کە ئەم بۆ خۆی تر ئەبێ تۆ بلەڕێ ئەمۆ بیکەی جاران خۆی لی کڕاوە تۆ بەسەیا بەم و چەند قاتیەکە دوو گرفتی تایە ئەو دەرمانە تووشی ئاڕازی جانبی کردبوو لە پێستا دەرمانەکە تورکی دەرچوو بوو لەلایەکیکەوە کۆمپانیا بڕاندەکان ئەوانەی کەیتر سەرچاوی دامیکردنی ئەو دەرمانە و معمەلی خۆیانە ئەڵێ من ئەبێ ئەم دەرمانە بە $80 بگەێنم نابێ بێ من ئەو شوێنەی کە لێ دەکرێت ئەخیر کەسی تر ئەخیر کۆستمەری تر حکوومەتە هاوڵاتیە $80 ئەم باشتایی کڕێ بەڵام بە 200 ئیداتەوە بە حکوومەت بە 150 ئیداتەوە بە حکوومەت بە 100 ئیداتەوە بە حکوومەت ئەمە ئێستا بەشێ لە کۆمپانیا بڕاندەکان گرفتیان هەیە ئەڵێ ئەمە دەرمانە نادەین ئەنی کێشەکان هەر ئەمەندیە شتی کەی پێوە کۆمپانیەکان بەیژدانترن لە حکوومەتە گەروە کابراڵێ من وڵاتێکی ئەوروپیە دەرمانە دروستەکان لە بەناوبانکان کەسە من لەبەرم لێ بیڵێم بەبوورە ئەڵێ من ئەمە دروستەکەم ئەبێ بە $80 بگا بەو کەسەی بەکاری هەیە بگا بە نەخۆش تر حکومەت تەمان بەخۆڕایی مەسەن حکومەت دەیکڕێ ئەو کەسەی ئەخیر کەس ئەمەڵێ بەهشتاکە بێ بە من بەس خۆی سیاری چکەی یاوەتە بە حکومەت حکومەتی کێشەی نییە وەڵێ قەیناکە مشکلە نەچکەوە بۆ کۆمپانیایەکە ئیتر لێم لە چۆن ڕێکەکەوێ بەس ئەم بابەتە هەڵەیە بۆی هیوادارم ئەوەی ئەم بابەتە ژەکە هەڵەیە هەڵەیەکی گەورەیە چونکە هەم جەنابی کاکباو و جەنابی کاکوبادیش ئەنی شتێکە کە ناخێتە دروستیا بزنسکرێ ئەمە فەرمایشی جەنابیانە بزنسکردن لە سێکتەی تەندروستیە هەڵەیەکی کوشندەیە دکتۆر ئەنی جاری کەش بەرنامان کردوە پێکەوە دەڵێن دکتۆر بریکاری وەزارەتی تەندروستیە ینی
تو ئەو ڕخنانەوە بێ هاوڵاتی چی بکە هاوڵاتی بەکێی بڵێ وڵا اینجا خۆ ئەم قسەی زۆر جوانێ من باسمان کرد پێشتر هەلەری کاتەنەوەزارە چێ بڵێ تەریکە ئێمە ئەگەمان لە زۆربێم تەنرانە نەبووە کادۆ تەناو ئەنجومەنی شۆ قسەی خۆمان هەبووە پێش ئەنجومەنیش قسەی خۆمان هەبووە قسەمان کردو دۆکیومنتمان کردووە شتمان داوە وەکو کەسێک لەناو وەزارەتەکە وەکو تیمی لایەنێکی سیاسی لەناو کە یەکێتی ناو وەزارە ئەنی بە ئەنواع ڕێگە ئیشمان کردووە هەوڵ دراوە پێداچوونەوەی بکرێ و بکە لە ناو اتفاقی سیاسی یەکێتی و پارتی هەیە ئەبێ پێداچوونەوەی بکرێ بەم تەندەرانە بە گژگیری و بەی یاسا و ڕێنمای بەرکارەکان ڕێکخرێتەوە ئەگەر ئەمە بکرێ ئەمە هیوایە کە ئێمە هەوڵێکی زۆر و ئەو شاری ئەو کاتە دروستماگرد نەتیجەکەی بەکای بەخێر هاتەوە بەڵام کەی جێبەجێگە بێ جارێکەکەی حکومت پێک دێ ئایا تا چەند جێبەجێ ئەەکەن ئەوەی کە منەی بینم وانە چونکە ڕۆژ بە ڕۆژ تەندەری زیاتر دێتە پێشەوە ئیشی کە زیاتر دێتە پێشەوە بۆیە ئەمانە من وا ئەبی هیوادارم زۆر هەڵە بم کە من ئەڵێم ناڕازی من لە کۆتای وازەوەی من و هاوڵاتێکم منم خەفەت لەوە ئەخۆم دوو ڕۆژیگە مناڵەکەم باوکی لە پۆستا نامێنێت لە ژیانە نامێن ناتوانێت پێیدابین کرێ فلان پێی ناکرێ براکەم پێیدابین ناکرێ ئامۆزاکەم پێیدابین ناکرێت بەڵام قسەکە لەمەیە بنمونە مناقەشەیە کرا بەڕێبەری گشتی هەڵەبجەوتی من ئەم دەرمانە فشیکاری شەکرێ من بە 290 دینار بۆم دەرچۆ بە تەندەر لە عەقدەکە ئەڵێ هی حکومەت دەڵێ 3000 دینار 2900 ئێستا دایان بەزانەوە ئەڵێ بە 1400 شتێ ئەخر 1400 شتێ لە شوێ 290 دینار لە شوێ ئەمە بۆ وایڵن کاکەوانیە شتیوانیە ئەخمە خۆ ئێوە دابینی کردو ئێستا کڕیوێتی پارەکەشی وادا ئەنی ئەم بابەتە بابەتێکی ئاڵۆزە بابەتێک کە ئەجندایەکی تایبەتی لە پشتا نازانم چۆن بیری لێکراوەتەوە چێ جێبەجێ ئەکا بەڵام من وەکو دکتۆر کورت و خۆت خزمەتکردنە بە کۆمەڵێک خەڵک لە پشتی کۆمپانیەکانەوە و حکومەت ئیفلاس بکانێکا کێشەیان نییە گرنگەوە کۆمەڵک کەس لە خازان نەتیجەی ئەو بڕیارانە کە ئەیبینین ئەمەیە خۆ من نەقسەی گیرفانی منە لێکدانەوەی خۆتە وڵا دکتۆر مسپاسەکەم تۆ لەو بەرپرسیارەتیای کە ڕوون و ڕاشکاوە ها باسیەوە لە کۆتای ویژدان گرنگە هەموو کەسێ ویژدانی خۆی هەیە دوو هەم من نوێنەری لایەنێکی سیاسیم لەوێ قەت پێم نەوتراوە ئەو شتانە بڕۆداپۆش دای پۆشە و پەردەپۆشی کە دیفاع لە کاری هەڵە بکە ناتوانێنی خۆ لە خۆتای من پزیشیەکەم سوێندم خواردۆ کە ئەمانەتی خۆمەڵ ناخۆش نییە دکتۆرەمانە ناخۆش ینی حکومەتەکە تۆ تیای بەرپرسیارەتی دێ ئەبینی بە بەرچاوتەوە بە ئەهلیەکرێ لە پێناوی خزمەتکردن بە چەند کەسێک ئەمە بابەتێکی بڕواب کە بابەتی زۆر هەڵەیە چکە لە دنیا کەرتی تایبەت بەدیلی کەرتی گشتی نییە تەواوکەری خەدەماتی کەرتی گشتی ئێمە ماوەیەک لەسەر براری سەرۆکایەتی ئەنجومەن عەقدێکمان لەگەڵ تورکەکان ناکرد بەڕێزێکە نای تۆ ڕەجەبەغداخە لە 2012 تاس تو 4 تا 11 ستەمی تەندروستی تورکیا ئێستا هێناوەتەکایەوە ماوەیە گەندان پەرلەمان بۆ جایدەری سەرۆکی حکومەت بووە ینی ئەوەی کە ئەو باسیەکە مثلا لە خۆناغێکە بادۆخی تورکیا زۆر خراپ بووە ئێستا ئێماڕایە بە 7 دۆلارەکە بۆ هەموو هاوڵاتە بەستەمی بیمەی دروست کردووە کۆمەڵی ڕێنماوی یاسای دانا ئێمە یاسامان هەیە لە زۆر شتا بیمە سوپاس بخوا لەم کابینەیە تەواومان کرد و نردومانە بەندە خۆم سەرپەرشتیاریم کردووە قسە نردومانە بەڵام تا پەرلەمان ئەوێتەوە کار و ئەکتیڤەکرێتەوە ئەوە ئەکا قسەکە لەمەیە تا کۆمەڵی یاسا ڕێکی نەکاتەوە ئەنجا بە تەنها یەک یاسا کە تەمی سەحی چارەسەری ناکا تۆ پێویست بە کۆمەڵی خانەکردن و گەورەکردنی بۆڵدینی چەند کێشەیەکی گەورە هەیە کە پێویستە هەمووشان بەشانی یەک لانی کەم مەسەن کە ئەجندای سیاسەتی بیسی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان هەیە ئێمە کابینەیەک 4 ساڵ پرۆژەیەکمان هەیە تۆ ئەبێ لانی کەم لە 2 ساڵێکە چەند کێشەیەک بەیەکەوە چارەسەرکەی بەس ئێمە چیەکەین یەنەم کێشەیە چارەسەرەکەین هیلاکە بین پێوە کە ناگەینەوە سێرەکەن ئەخر باش ئەومان نەکرد یەنە و ناوەڕاستی ڕێگەگە نینەوە بیدایەتی بەڵام ئەگەر تۆ چکە کۆمەڵ کێشەکان بەشێکی زۆری گرێدراوە بەیەکەوە بەس کە 4-5 کێشت بەیەکەوە چارەسەر کرد وردە کێشەکان کەمە بێتەوە کە کەم بۆ تۆ توانی بەرچاو ڕوونترە بێ پلانێکی باشتر دانەی بارگانی لە خۆت کەمەکەیتەوە بەڵێ منیش ئەڵێم ئێمە ناتوانین 100% خەدەمات دابینکەین بیمەی تەندروستی لە دنیا هەمووی چارەسەری و کێشەی سلێمانی کراوە من دوا پرسیار خۆشبەختانە بڵێ بە سپاسەوە جەنابی کاقوبات فەرمانی کرد کە ئەو پێداویستی کە هەیەە تا کۆتایی ساڵ لە چەند دوفعەیەکە کۆمەڵی پارە لایەن مانکی ناوەندی هەرێمەوە سرف کرێ و ئەو لەوێتی بدرێتێ و پێش بابەتەکانی کە بۆی بتوانین خەدەماتی گشتی بۆ هاوڵاتیانی شارەکە و دەوروبەری کە بەردەوام ڕێژەیەکی بەرچاو لە دەرەوە چکە بۆ نرخی خزمەتگوزاری لە سلێمانی هەرزانە بۆی خەڵک ڕوویتی ئەکا ئای شارەکانی کەش ڕۆکەنێر بەڵێ بە دڵنیایەوە سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر ڕێڵ فەریدون بریکاری وەزارەت تەندروستی زۆر سپاس سپاس بەخێرات سەرچاو